لە چوارچێوەی ئامادەکاریەکانی کۆمیسیۆن بۆ هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان لە دەڤەری راپەڕین حەفدە بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بەڕووی هاوڵاتیاندا کراونەتەوە. دانێ دڵنیابنەوە لە ناوەکەی خۆیان ئابزان ناویان لە تۆماری دەنگدەران هەیە. وتەبێژی کۆمیسیۆنیش دەڵێت با بەراورد لەگەڵ تۆماری دەنگدەرانی عێراق زیاتر لە 200,000 دەنگ جیاوازیان هەیە و داواش لە هاوڵاتیان دەکات باگڕوتینەوە سەردانی بنکەکان بکەن بۆ دڵنیابوون لە ڕاستی و دروستی ناوەکانیان. شان نزیکەی 200,000 کەس جیاوازیمان لەگەڵ تۆماری دەنگدەرانی عێراق بێگومان ئەوەش بە جوودی زۆری کۆمیسیۆن بۆ کە کاری لەسەر لابرنی ناوی دووبارە ناوی مردووان ناوی ئاوارەکان کردووە تاوەکو توانیمانە تا ڕادێکی باش تۆمارێکی دەنگدەران لە بەردەستدابێت. ئەوەی کە جگەی خۆشحاڵی بەشێک لە هاوڵاتیان تا ئێستا سەردانی بنکەکانیان کردووە و کاتێکی کە لە بەردەست ماوە هەلێرە بە پێویستی دەزانم و داوا لە سەرجەم هاوڵاتیانی خۆشەویستی ئەو دەبەرە خۆشەویستە دەکەین کە بەگرنگیەوە سەردانی بنکەکانی تۆماری دەنگدەران بکەن. هەرچەندە لە هەڵبژاردننی پەرلەمانی عێراقدا دوو حیزبی دەسەڵاتدار بە ئامانجی بێئومێدکردنی هاوڵاتیان تەزویرێکی زۆریان لە پرۆسەکەدا کرد و هاوڵاتیانیان تووشی ناومێدێکی زۆر کرد. بەڵام ئێستا بە دەنگەوە هاتنی هاوڵاتیان لە ئاستێکی باشدایە و کارمەندانی کۆمیسیۆن هەموو ڕۆژێک جگە لە ڕۆژانی هەینی لە پێشوازی دەنگدەراندان و ڕێکاری پێویست دەکردنە بەر بۆ هەر هاوڵاتیەک کە کێشەی ناوی لە تۆماری دەنگدەراندا هەبێت. بەڕاستی خەڵکەکە ئێستا بەگروتینە لە کۆتایەکان نزیک دەبێتەوە خەڵکەکە سەردان دەکا ئێستا بەڵا لە سەرتادا و پێویست نەبوو کێشەی سیستەمی ئەنتەرنێتیمان هەبوو کە کەوتە کار ئێستا باشە سوپاس بەخوا کارەکان باشە بەپێی پێویست دەڕوات هەر هاوڵاتیەک سەردان کا بەڵێ بەپێی ئیجراعات ئێمە ئیشکارەکانی بۆ دەکەین بکەکانی ئێمە کراوەنە هەتاوەکو ئەو بەروارێکە بۆمان دیاری کراوە بەڵێ هاوڵاتیان داوا دەکەین کە سەردانی بکەی تۆماری نوێکردنەوەی تۆماری دەنگدەران بکەن. لە دەڤەری راپەڕین بە هەردوو قەزای ڕانیە و قەڵازێ حەفدە بنکەی نوێکردنەوەی تۆماری دەنگدەران ڕۆژانە لە سەعات 8:30 بۆ 3:30 دوانیەوەڕۆ بەڕووی هاوڵاتیاندا کراونەتەوە و ئاسانکاری تەواو بوو ئەو هاوڵاتیانە دەکرێت کە سەردانی بنکەکان دەکەن. عەبدولسەلام حەسەن، کەناڵی ئاسمانی پەیام، راپەڕین.